سلااو دەمباش بنێرن ئاژانسا خانی ئەم لێ کەمباچە مشکوونە لە سنوورە ئیدارە سەر بخۆیان زاخ و ئەمل خیڤەتا دایکا شەهیدên فەرمانە سەیتەباغا ساڵا 2014 دای شەمێ دێرۆنە بە مالاوێنا ئیرۆژێت کۆنگەرێ چاردێ پاردی دیموڵاتی کوردستان باژارێ دهۆکێت ڕۆژا دوێدا 76 کەس خەباتکار و شۆرەشگێر و ئەو کەسین هەکە سەرهاتی ژوانجی دایکا شەهیدên شنگالê دایشەم هاتە خەلاتکردن بە مەدالیا بەرزانی من هەڵخیڤەتا ودینە دای شەمێ دەمێتە باش بێ هەکە تشمرە قالەوەیەکێ بکی تچووە بە سەرۆک بەرزانی تە چ داخوازیژی کرد بکە داخوازیاکە مکری مگۆبەری چەند تەمامێ ئێخسیرێن ما و شەهیدێن ما هی کۆمێت شەهیدێن ما وێل قادات ئاڤیتینە ڕجاو دیلەکە کە زێژ وەکم ڤان شەهیدا مەدوێون ژمەڕە بینن ڤان هەستی کاژمەڕە ڕاکن و ئێخسیرێن مەبینن و ئەم چەند جایە شنگالێ هەمووکێ ئەم چەند تەمام هەمووکل بن هەرەکەش مەویل کفنەکی دەیە و هەریڤار ئاگربووی کفنیژیت کەڤی vêca binê xewnê çi hilê ji me rekin ya berê me bidne dewleteke em hon naqedînin besa mala me ço mîratê ev sala neh sala bawer bikin ha libsê me hemû kirine zêr her fîdeke me ji derekê nîne û ne milkê me ye û ne milkê bavê me ye hem van xîveta çê bikin sibe wê berdine me mêb dîreke xwede çin dereke me nîne دایشەمێ سەرۆک مەسعود بەرزانی چ جواب داتە جواب دامە دەستێ خۆ سینگێ خۆدا گۆ ئیشەلا ئەم بەروە سەکنینە تشتێکە ماگۆتی وی وساگۆ و باوەڕ بکات نێچیرجی وساگۆتەمە و مەرسوورجی وساگۆتەمە مەسرور ئاری خۆدی برایم وێجام چلۆ بکەن خۆدێ تشتێکی دیژمان نایە پەیڤاکەم کارمن بیژن ئەمێ بیژن کەم نەکارمن ئەمێش خۆڤە بن و هیڤیا خۆدی و مالێدادێ دیتنە کە سەرۆکی حکوومەتی مەسرور بەرزانی ڕاکرد ئیرۆ وەکو دۆ دیت ئاری خۆدێ من دەستێوی ماچ کرد وی دەستێ من ماچ کرد مسەرێوی ماچ کرد وی ئێمە ماچ کرد خۆدێ چوومە با نێچیر دەستێ من ماچ کرد و گوتش ور هەتا vê derê ser çavê maتی û serê min maç kir û çûme ba me Mersûr ewî jî serê min maç kir ciwa mêr û me desta oldaşî daye ku do û min got min divê hûn wacibê me rabin hûn wacibê me rabin û hîvya xwedê û malê dadiye خودی برا اف پایوا مبو و خودی کتا کی دیتره هوا مثلا پایوا کا پایوه نپایفت از نتی عارف خودی بله گره مناقت مروده که شهیده اوجی او مدالیا برزانیا به دایشم هات داین ایرول کنگری چارده پارتی دیموکراتی کوردستان ڕۆژا دوێدا چای شنگالێ سەرکردێ چای شنگالێ ژبەروێ بەرخۆدانیا هەکاکری بێ قاسم شەشۆژی لێ vê rojê de ew jî medalya berzaniyê hata xelatkirin û çendîn kesên dîtirê serkirde û xebatkar û şoreşgerên seranserî Herêma Kurdistanê bûn evro vê rojê de hatine xelatkirin ji wan jî dayîka şehîda boke çendîn daxwazên xwe gihane serok Mesûd Barzanî û serokê hikûmetê Mesrûr Barzanî û her disan jî serokê Herêma Kurdistanê Nêçîrvan Barzanî û ew jî dê heka li dîv daxwaza wê bin û daxwazê xwe dayişemê wê hemû miletê êzdî jî gihanîtê û wê jî amaja wekê kir heka êzdî li nexweştirîn rojên ژیانە خۆرە دەرباست بن van کەمپا de divan xîveta de û ev jî dayişemê niha giştê nava xîveta xwe û medalyê berzanî wê jî hate dayîn belê